دەبینین ماوەی زیاتر لە 4 ساڵە دەوڵەتی داگیرکەری تورکە هێرش و بۆمبارەکرد زۆر بەسەر هەر 4 پارچەی کوردستان دەکات و تەنها یەک پارچەش نییە بەڵکو هێرشی 4 پارچەی کوردستان دەکات وەک دەبینین کە لە دوسێ ڕۆژ بەر لە ئێستا کە هێرشێکی فڕۆکەوانی بۆ سەر شاری کۆبانێ ڕۆژاوای کوردستان ئەنجامدا و کە بەداخەوە 5 سەواڵی ئێمە شەهید بوون ئێمە و هێرشە شەرمەزار دەکەین ئەوەش بە بۆنەی چیەوەیە یعنی دەوڵەتی داگیرکەری تورک لە چیاکانی کوردستان شکستێکی زۆر گەورە دێنێ بەرامبەر بە هەواڵانی ئێمە و هەواڵانی ئێمە گورزێکی زۆر کوشندە لە دەوڵەتی داگیرکەری تورک دەدەن لە چیاکانی کوردستان لە بەرامبەر ئەوەشدا دەوڵەتی داگیرکەری تورک یعنی ناتوانێت کە لەوێ چالاکیەکانی ئەنجامدا یان لێ بتوانێت بەسەر هەواڵاندا سەرکەوێ بەداخەوە بە باڵەفڕ بە فڕۆکە هێرش دەکات سەر هەواڵانی ئێمە و شەهیدیان دەکات لە چیاکانی کوردستان شکە گورزێکی کوشندیان لێدەوە شێندرێ و شکست دێنن لە چیاکانی کوردستان و لە بەرامبەر ئەوەشدا دەوڵەتی داگیرکەری تورک بۆ ئەوەی شکستەکانی خۆی بشارێتەوە بۆ ئەوەی دۆڕانەکانی خۆی یعنی کە مەسەلەن با بڵین چۆن چۆکیان داداوە بۆ ئەوەی کە بیان شارێتەوە ئەمانە بەداخەوە هێرش دەکات سەر گەلی ئازادی خوازی ئێمە گەلی کوردی ئێمە و بەداخەوە لەلایەک خەڵکی مەدەنی شەهید دەکات و لەلایەکیش هەواڵانی ئێمە شەهید دەکەن بەداخەوە کاری من ئەوەیە لە گەنجان کە دژ بەو هێرشانە بۆستنەوە و هیچ کە بێدەنگ نەبن لە پای ئەو هێرشانەی کە دەوڵەتی داگیرکەری تورک دایانکا بۆ سەر باشووری کوردستان بەداخەوە یعنی پێویستە ئێمە هەڵوێستێکی زۆر گەورەمان هەم بێ بەرامبەر ئەو هێرشانەی کە دەوڵەتی تورکیا دەیکات کە دومین هێزی ناتوێت لە جیهاندا ئێمەش وەکو گەنجان ئەو هێرش و داژکاریانی دەوڵەتی تورکیا شەرمەزار دەکەین بۆ سەر باشووری کوردستان و ئێمەش لێرەوە پێیان دەڵێن هەرگیز گورەی ئێمە ناڕوخێت شەهیدان نابرن شەهیدان خاوەنی ڕاستەقینەی وڵاتن ئێوە چەند هەواڵانی ئێمە شەهید بکەن ئێمە دەهێندا بەرخۆداین دەکەین دەهێندا دەڕژەینە سەر شەقامەکان یعنی ئەوان بە هیچ زۆرێک ناتوانن ورە و هێزی پۆڵانی گەنجان بڕخێن من وەکو گەنجێکی دەڤەری ڕاپەڕین هەرگیز خیانەتی بنەماڵەی بارزانی قبول ناکەم و بۆ یەکێتی گەلی کورد خەبات دەکەم و هێرشی دەوڵەتی تورک بۆ سەر کۆبانێ شەهیدبوونی 5 سەواڵی گەنج شەرمەزار دەکەم من وەکو گەنجێک داوا لە گەنجانی وڵاتەکەم دەکەم لە دژی ئەو هێرشە فاشتەی وڵاتی تورکیا بوەستنەوە و هەڵوێستێکی جدیان هەبێت وەک گەنجێکی دەڤەری ڕاپەڕین ئێمە بێدەنگ نابین لەم کارە وەکو گەنجانی دەڤەری ڕاپەڕین ئێمە قەت بێدەنگ نابین ئەو 5 شەهیدەی کە ئێمە دامان بەڕاستی پێمان ناخۆش بوو بەڵام ئێستا ئەو وەک سەردەمی عوسمانی لێ دەکاتەوە بە هیچ جیاوازی ڕەنگێک بە هیچ جیاوازێک مرۆڤێک ئەو مرۆڤ لە ناوە بە ئەو لەبەر خاتی مەسلحەتی خۆی مرۆڤ لە ناوە بە بەڵام ئێمە داوا لە گەنجان دەکەین داوا لە هەموو کەس دەکەین بە هیچ ڕەنگێک بە هیچ حیزبێک بە هیچ جیاوازێکی بژێنە ناو شەقامەکان و دژ بە تورکیای داگیرکەر هەستنەوە